بسم الله. الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانانی بەڕێز، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە لە قورآانی پیرۆزە فەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. خوای گەورە فەرمێت: ئیمانداران، باوەڕداران، مسلمانان، ئێوە بپارێزن نەفسی خۆتان و ماڵ و منداڵتان لە ئاگری جەهەنەم، ئەو ئاگرەی کەوا لەسەری دانراوە کۆمەڵێ مەلایکەتی بە شیددەتی بێڕەحمی چاونەترسی بە شیددەتی بە قووەت کە بۆ سزا و عەزابی کافر و فاسق و فاجرەکان دانراوە. خۆتان بپارێزن لە ئاگرێک، خۆتان و ماڵ و مناڵتان بپارێزن لە ئاگرێک کە ئەو ئاگرە سوتەمەنەکەی ئینسان و بەردە، لەسەری دانراوە فریشتە و کۆمەڵێ مەلایکەی بە شیددەت و بەهێز، ڕەحم و سۆز و بەزەیان نییە، بە قووەت و بەهێزن، فەرمانی خوا جێبەجێەکەن، بێفەرمانی خوا ناکەن، هەمیشە و دائم ڕاوەستاون بۆ فەرمانبەرداری پەروەردگار. جا لەم ئایەتەوە مسلمانان و ئیمانداران ئەبێ ئاگایان لە خۆیان بێ لە ماڵ و منداڵیان. خۆت بپارێزە. بەچی ئەتوانی خۆت بپارێزی لە ئاگری جەهەنەم؟ بەوەی کەوا فەرمانی خوا جێبەجێ بکەی، بەوەی کەوا فەرمانی پێغەمبەر جێبەجێ بکەی، ئەطیعوا الله وئەطیعوا الرەسوول، بەوەی کەوا گوناه و تاوان نەکەی، بەوەی ئەوە کەوا پەروەردەیەکی جوانی نەفسی خۆت بکەی. بە هەمان شێوە لە پاشان ئەوەی حەق و مافی لەسەرتە کە منداڵەکانتە، ئەبێ ئەوانەی بپارێزی لە ئاگری جەهەنەم. بەچی؟ بە ئیمان و بە دین و بە تەربیەتی جوان، بە تەعلیمی جوان، بە فێرکردی جوان، پەروەردەکردن لەسەر ئیمان و دین و باوەڕ و خوڕەوشتی جوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ماڵ و مناڵەکەت بەرپرسی لێیان. پێغەمبەرە فەرمێت: كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەموو کەسێک لە ئێوە شوانە، هەموو شوانێ بەرپرسە لەژێر دەستەکانی خۆی. تۆی سەرۆی خێزان، باوکو دایک، بەرپرسن لە پەروەردەی منداڵەکانتان، لە جلوبەرگیان، لە هەڵسوکەوتیان، لە ئیمان و لە دین و لە ئەخلاقیان، لە ڕەوشتیان. معلومی هەموو لایەکمانە، هەموو ساڵێک لە یەکی شەشە ئەیکەن بە جەژنی منداڵان. ڕۆژێک بۆ منداڵان، ڕۆژێک بۆ دایکان، ڕۆژێک بۆ باوکان، ڕۆژێک بۆ چی؟ هەمووی درۆ دەلەسەی ئەمانە. ئەوەی ئیسلام ئاماژەی پێەکە ئەمر و فەرمانەکە بە باوک و دایک خۆی و ماڵ و مناڵی هەمیشە لەژێر ڕقابەتی پەروەردگارا بن و خوا بە ڕەقیبی خۆیان بزانن، تەقوای خوا بکەن لە هەر کوێ هەن، خوا بە چاودێری خۆیان بزان و پارێزگاری خۆیان بکەن، لە دنیا و لە قیامەتا خۆیان تووشی گوناه و تاوان و سەرپێچی پەروەردگار نەکەن و خۆیان تووشی تووڕەبوونی پەروەردگار نەکەن. خۆشەویستان،
خوا فەرمێت بە یەکێ لە پێغەمبەران وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لا نسألك رزقا نحن نرزقك والعاقبة للتقوى. خوای تبارك وتعالى فرمێت بەو پێغەمبەرە خطابە بۆ هەموو مرۆڤایەتی ئەمر و فەرمان بکە بە ماڵ و منداڵەکەت کە نوێژ بکەن نابێ هیمالیان کەی یعنی کە تۆ ئەمر و فەرمان کە بە ماڵ و منداڵەکە نوێژ بکەن یعنی ئەمر و فەرمانیان پێ بکە تاوان نەکەن گوناه نەکەن چونکە نوێژ لەگەڵ گوناها نابێت إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەبێت ئەمری پێ بکەی پەروەردەی جوانی بکەی لەسەر دەم پاکی و دەست پاکی و داوێن پاکی پەروەردەیکەی ئەمری پێ بکە با نوێژ بکە یعنی صادق بێ ڕازگۆ بێ ئەمری پێ بکە با نوێژکە یعنی بە وەفا بێ و بە ئەخلاق بێ و بە ڕەوشت بێ ئەمری پێ بکە با نوێژ بکە یعنی چاو نەبڕێتە ناموسی خەڵکی و ماڵی خەڵکی بە حرامی نەخوا ئەمری پێ بکە با نوێژ بکە یعنی با دزی نەکە با تاوان نەکە با خیانەت نەکە نەبێتە میکرۆ بۆ خۆشت و کۆمەڵگاکەیشێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لسريشي آرام بقرة لسر نصيحة آموشگاري من دالكت خيزانكت شون پروردانكي براسي پروردا شونكني اوه ماندوبوني اوه لكات كشتني اوه لخوبردني اوه عالم زانا و شارزای اوه خلقي بأمكو چاكي اوه ابي زور زور خود بەهێز بگری لە بەرامبەر پەروەردا ئەبێ سەبر و ئارام و هەبێ نەک دوو جار سێ جار نەسیحەت کرد پاڵی لێ بەیتەوە بڵێ ئیتر تەواو من حەقی خۆم گەیان مناڵەکەم چییە کا بابیکان نەخێر تۆی باوکو و دایک ئەبێ زۆر ئاگاو لەوە بێت واصطبر عليها خوا فەرمێت سەبر بگرە لەسەر ئەو پەروەردە ئێمە داوای ڕزقی خۆشت و منداڵەکانیشی لێ ناکەین ئێمە ڕستانە دەین ئێمە ڕۆژتانە دەین لە ڕزق مەترسە لە خوا بترسە خوا ڕازقە ئاگادار بن عاقبەت بۆ متەقی و لە خوا ترسانە سەربەرزی و عیزەت بۆ حرام خواران نییە بۆ زاڵم و جینایەتکاران و جەباران نییە عاقبەت بۆ تەقواکاران و پارێزگارانە بۆ ئەوانەی کەوا بەڕاستی خۆیان و ماڵ و مناڵن پەروەردەکەن لەسەر ئیمان و دین و باوەڕ و تەقوا خۆشەویستان بۆیە بەڕاستی بۆ پاراستنی خۆشمان و ماڵ و منداڵمان عولەما و زانایان چەند قەڵغان و قەڵایەکیان داناوە یەکێک لەوانە ئەوەیەکەوە بەڕاستی یەکێک لە قەڵغانی پاراستنی خۆشت و ماڵ و منداڵت خێزانە خێزان کە پێغەمبەری خوا فەرمێ کە لە ئەساسەوە پێکی ئێنی با لەسەر ئیمان و دین و ئەمانەت بێ چونکە گەر کۆمەڵگاکان کە عیبارەتە لە کۆمەڵە خێزان ئەم خێزانانە لەسەر ئەمانەت لەسەر ئیمان پەروەردە ببن کۆمەڵگایە پڕ لە ئەمان و پڕ لە خێر و خۆشیە بەڵام ئەگەر جانیبی ئیمان و دین و ئەمانەت و ئەخلاق و ڕۆژ فرامۆش کرا بەڕاستی ئیتر هەرچی خێر و خۆشی ئەڕوات بۆیە خێزان کە بریتە لە باوکو و دایک مەدرسە و قوتابخانەی یەکەمە بۆ پەروەردەی منداڵ بە تایبەت دایک ئەمڕۆ بێدینەکان نەوەکانی گاور و جوولەکە مەقاشەکانی دەستیان بەڕاستی بە کۆمەڵە سیاسەتی نەگریسی خۆیان وایان کردووە دایک ڕۆڵی دایکایەتی خۆی نەبینێت کە دایک مەدرسە یەکەمە بۆ پەروەردەی منداڵ وایان لە ژنان کردووە بڵێن ئیشی تۆ لە دەرۆیە نەک لە ماڵۆ باسی پیا و سالاری بۆکەن باسی ئەوەی بۆکەن تۆ چۆن هەر لە ماڵە پەروەردەی منداڵەکەی تۆ خەریکی چیت بەچیوە بەسراویتەوە بۆ نایری دەرۆ کەیف و سەفا بکەی بۆ خۆت ڕوت ناکەیتەوە بۆ ئازاد نابی بۆ بەرەڵا نابی وەک ئەمڕۆ دەبینین بەڕاستی کە زۆربەی خێزانەکان هەڵوەشاوەتەوە ئەوەیەکەوە نە باوک ڕۆڵی باوکایەتی ئەبینێ نە دایک ڕۆڵی دایکایەتی ئەبینێ ئەمە کێ دەریهێنا لە مێشتان بێدین و مولعیدەکان و نەوەکانی گاور و جوولەکە تۆش بە خۆت نەزانیوە ئەوانە ئەو ڕێکخراوانە ئەوانەی کەوا ئەو باسانە بۆ ئێوەکەن دڵسۆستانین دڵنیابن بە تایبەت دایکانی بەڕێز دایک گەورەترین مەدرسەیە بۆ منداڵ
ئەو دایکە ئەگەر ڕۆڵی دایکاتی خۆی بەباشی بینێ پیاوێک پەروەردەکە ئومەتێ پەروەردە بکات. دایکی ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ فەرمووی ڕەبەبت ڕەجوولەن پیاوێکم پێگەیان بۆ ئەوەی کەوا ئومەتێ پێ بگەیەنێت کە بوو بە ئیمامی ئەهلی مەدینە، دایکی ئیمامی شافعی، دایکی ئیمامی نەوەوی، ئەم هەموو عولەما بەڕێزە دایک بوو سەرچاوەی ئەوەی کەوا ببن بە ئاسارەی زانستی ئاسمانی ئیسلامی. چەندەها پیاوی نەبەرد و ئازا، پیاوی چاو نەترس و دڵسۆز بۆ خۆی ئیمان دین خاک وڵات و نیشتیمان دایک مەدرسە یەکەمی بوو. لە ناو کوردەواری ئێمە چەندەها دایک تەزحی بەخۆیدا بۆ ئەوەی کەوانەوەکەی پەروەردەکە خاک وڵاتی خۆش بێ، ئیمان و دینی هەبێت، ڕەوشتی ببێت، خەڵک پەروەردەکات. ئەمە ڕۆڵی دایکە. بەڵام دایکانی ئەمڕۆ کە لە دەرۆن مناڵان فەرامۆش کردووە و ئەزانن بەڕاستی منداڵ بەس پێویستی بە جلوبەرگی جوانە، پێویستی بە خواردن و خۆراکە، پێویستی بەوەیەکەوە کەمی نەبێ لە وەسائلی تەکنەلۆجیا لە ماڵە لە خۆشگوزەرانیە، بەڵام جانیبی ڕۆحی، جانیبی ئەخلاقی، جانیبی پەروەردەی سفرە. نەوەیەک پێگەێنێ ئەو نەوە نەک بۆ کۆمەڵگا، بۆ خۆشی ئەبێتە میکرۆب و سەرەتان. خۆشەویستان، بۆیە پێغەمبەر ئەفەرمێت صلی الله عليه وسلم، ئەفەرمێت كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه. باوکو دایک بەڕاستی زۆر گرنگە خێزان، باوکو دایک کە مەدرسەیەک متایبەت دایک. پێغەمبەر ئەفەرمێ هەموو مناڵێک بە پاکی لە دایکە بێ، دەم پاکە، داوێن پاکە، بە ئیمانە، بە ئەخلاقە، بە ڕەوشتە، خاوەنی عیزەتە. ئەوە باوکو دایکە ئەیکەن بە مسلمان، باوکو دایکە ئەیکەن بە پیاوی چاک، باوکو دایکە ئەیکەن بە یەهودی، باوکو دایکە ئەیکەنە مەجووسی، باوکو دایکە ئەیکەنە گاور. بۆیە باوکو دایک مەدرسە یەکەمە. کاتێک باوکو دایکەکان نوێژیان نەکرد، دەم پیس و جوێن فرۆش بوون، کاتێک باوکو دایکەکان زاڵم و ستەمکار بوون، حرام خۆر بوون، خیانەتکار بن، ئەو مناڵە چی فێرە بێ لەم باوکو دایکەوە؟ فێری چییە بێ لێی؟ فێری عیلمە بێ، فێری زانستە بێ. کاتێک دایکێک شەرمی نەکرد لە منداڵەکانی، وەرچاوی منداڵەکانی ڕوتوقوت بوو، باوکێک بە شێوازێک بە جۆرێک بوو، ئەو منداڵە ئەوە وەرەگرێت. کوردەواری خۆمان ئەڵێ گیا لەسەر بنجی خۆی ڕوێت، گەورە ئاوە ڕێژێ بچووک پەرتە ناچی تیاکە. کوردەواری ئەمەیان بەگاڵتەوە نەفەرمووە. تۆی باوکو دایک با بە سەقەت خۆشت و مناڵەکانیشی پەروەردە نەبنە میکرۆب و ڤایرۆس و مار بۆ کۆمەڵگا. با منداڵەکان سبەینێ دەستی ماچکەن، قاچی ماچکەن، با منداڵەکان نەتخەنە خەڵوەتگای پیران کە لە وڵاتێکان خەڵوەتگایشمان نیە وێرانە، نە پیر، نە گەنج، نە پیاو، نە ژن ڕێزی نییە، با نەتخەنە سەرجادە، بە ئابڕوت نەچێ. منداڵەکەت لەسەر ئیمان و دین و وەفا پەروەردەکە، لەسەر ئەخلاق پەروەردەیکە، بچۆرە بە خۆتا بەسە ئیتر. خێزان بەڕاستی بە ئایپات و بە تیڤی و بە خۆش خواردن و بە جلوبەرگی جوان پەروەردە نابێت دڵسۆزی خۆت و خاک وڵاتەکەیش. منداڵ ئەبێ لەسەر ئیمان و دین پەروەردەکەی بۆ ئەوەی کەوا سبەینی بحاسێتەوە لە پەنایە، هەم لە دنیا هەم لە قیامەتیشا. منداڵێک کە تۆ لەسەر ئیمان و دین پەروەردەیکەی، ئەو منداڵە سبەینێ دەستی ماچەکە، قاچی ماچەکە، خۆی ئەکا بە قوربان و فیدات ئەبێ. بەڵام منداڵێک وەک منداڵەکانی ئەمڕۆ بەڕاستی فەرامۆش کراوە، گەنجە، پیرە، گەنجە، کچە، کوڕە، بەڕاستی سەیرەکەی بە شێوازێکە پەروەردەی حتا ڕێز لە دایکی ناگرێت، ڕێز لە باوکی ناگرێت. ئەمە خەتای خۆتە پەروەردەی سەقەتی کردووە. بۆیە باوک و دایک مەدرسە یەکەمن. لە سەردەمی ئیمامی شافعیە دەستی دزێکیانێنا دەستی ببڕن، دزەکەوتی جارێ دەستم مەبڕن، وتیان بۆ تیجارێ دایکم باکەن دەستی ببڕن، ئەوسا دەستی من ببڕن. تیان وتی کاتی خۆی بە منداڵی هێلکەیەکم دزی، دایکم دەستخۆشی لێ کردم. ئەمڕۆ دزی گەورەم کرد، ئەوە دەستمە بڕن، جارێ دەستی دایکم پێشا ببڕن، ئەوسای من. ئەمڕۆ مناڵەکان کاری سەقەتەکەن باوکو دایکە، جارێ با باوکو دایکی باجەکە بن، ئەوسا ئینتیقام و قیسەس لەو منداڵە بسێنن.
پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث عن ثلاث. إنسان كمر عمله کردەوەکانی ئەچڕێت تەواو، هیچی بۆ نامێنێتەوە. ئەوەی کە کردوێتی توێشی و زەخیرەی لەگەڵ خۆیاتی، سیراج و چرایە و مەرکەبی ساڵعە بەدەستی وێتی. ئەی لە پاش خۆی خێر و سەدەقەی پێگا بەڵێ سێشت سەدەقەی جاریە بۆی. یەکەم سەدەقەی جاری وەکو دروستکردنی مزگەوت، پردێک، قوتابخانەیەک ئاینی، خەستەخانەیەک، بەهەرحاڵ ئەوەی کەوا مەشروعی عامەیە، جادەیەک لێدەی، شوێنی وایە جادەی وەرە لە 100 مزگەوت خێری زیاترە، شوێنی وایە خەستەخانەی پێویستە بۆی دروستکەی لە 1000 مزگەوت خێری زیاترە، دوو گەنجنی بۆ بێنی لە هەزاران مزگەوت خێری زیاترە. بۆ معلوماتان دەوڵەمەندی وایە 200 دەفتەر لە مزگەوتێکا سەرفەکات، پێویستیش نییە. ئەو 200 دەفتەرە ئەتوانێت 50 خانەوە فەقیر بکە، لە هەزاران مزگەوت خێری زیاترە. خۆشەویستان، جا ئەوە سەدەقەی جاری. دووەم عیلمێکی نافع، لە دوای خۆت کتێبێک، نووسینێک، قورئانت دابێ لە چاپ، کتێبێکی عالم و زانایەکی چاپ کردبێ، شتێکت نووسی بێ، عیلمێکی چاک، داهێنانێکی چاکت کردبێت کە سوودی بۆ ئیمان و دین و کۆمەڵگاتیا بێت. نەک عیلمی خراپ، نەک ڕەوشتی خراپ، نەک بەرنامەی خراپ. بەمان شێوە ئەو بەرنامە خراپانە و ئەو نەخشە خراپانەیش کە ئەو ڕێکخراوانە هێناوانە نەوەکانی گاور و جوولەکە، ئەوە شەڕی جاریە بۆ ئەوانەی کە لە کوردستانە بڵاویان کردێتەوە. ئەو هەموو جلوبەرگە سەقەتە، ئەو هەموو جلوبەرگە بەرەڵایە، ئەو هەموو ڕێبازە بەرەڵایە، هەموو بەرنامە بەرەڵانە هەمووی شەڕی جاریە. وەکو چۆن سەدەقەی جاری هەیە، شەڕی جاریشەیە. بەردەوام خوا غەزەبە بارێنە بەسەر ئەوەی کە داهێنا و هێناوێتی و ئیسیرادی کردووە. اینجا سێهەمیان وەلەد صالح يدعو له، ئینسان لە پاش خۆی مناڵێکی ساڵحی هەبێت، دوعای خێری بۆ بکاو، سەردانی سەر گۆڕەکەی بکاو، هاوکاری بکا، نێڵێ قەبرەکەی بێنوور بێ. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە کە مەلەفی ئەعمالە دەنە دەستی عەبد و بەندەکانەوە، سەیری ئەم مەلەفی خۆیەکە کۆمەڵە خێر و خێراتی تایە، ئەڵێ خوایە ئەم پلانەکە دەستی من کەوتووە، ئەمە هی من نییە، منمانەم نەکردووە. ئەفەرمێ بەهۆی لێخۆشبوون و ئیستیغفاری مناڵەکەەوە بۆت ئەم پلانەوە دەستکەوتووە. مناڵەکە و پەروەردەکە لەسەر ئیمان و دین با ئاوا لە دوای مردنیش و قەبرەکەت بۆ نورانی کە، قەبرەکەت بۆ ئاوەدان کاتەوە، پلە و پایەوە بەرز کاتەوە، وەک لە دنیا دڵ پێی خۆشە، لە قیامەتیشا لە ناو ئەڕواحی مردووەکانە سەربەرزبی بڵێ هاوە کوڕەکەمە وەک کچەکەمە، ئەها خاوەنی دین و ئەخلاقە، ئەوە کاری چاکەکەن، سوپاس بۆ تۆ خوایە گیان، سەربەرزم پێیان لە دنیا و لە قیامەت و بەرزەقیشا خۆت سووک و ڕسوا مەکە. خۆشەویستان، جاکەواتە باوک و دایک مەدرسەی یەکەمن، مناڵەکانتان فەرامۆش مەکەن، ئەمڕۆ فەرامۆش کراوە. چ کەسێک لە خێزانەکان ئامادەیە لێ پێچینەوەی لەگەڵ منداڵەکەیە کردووە لەسەر فێربوونی قورئان، لەسەر فێربوونی نوێژ، لەسەر ئیمان و دین؟ کەس. بەڵام لە یەک ڕۆژ نەچێ بۆ مەکتەب قوتابخانە لێ پێچینەوەی لەگەڵاکە. ئەگەر کار و کاسبی بکایە یەک ڕۆژ نەچێ بۆ کار و کاسبەکەی سووک و ڕسوایەکات. بەڵام 100 نوێژ نەکات، 100 کاری خراپ بکە، تەبعەن بەلای ئەوە خراپ نییە، درۆ بکە، شەڕ بکە، لێ پێچینەوەی لەگەڵا ناکات. ئەمە تاوانباری تۆ، ئەمە تۆ خۆت مناڵەکەت وارێ کردووە، سبەینە گلەیی لە کەس مەکە. ولا تلوموا إلا أنفسكم، لۆمەی کەس مەکە ئیلا نەفسی خۆت نەبێ، خۆت شەڕی جاریت بۆ خۆت دروست کردووە. ئەزانێ بێت شەڕێکی جاری، چونکە تۆ مناڵ ئەمانەتە، من لا ئەمانەتە لەه لا دینە لەه، ئەوەی ئەمانەت نەپارێزێ، دین و ئیمانیشی نییە، هەر بۆ نیەیتە مزگەوت. والله کچەکەت گوناه بکات، تاوان کات، جلوبەرگی بە شێوازێک بێت، کوڕەکەت بە هەمان شێوە، قەسەم بەخوا بەشداری لە تاوانیە. وما علينا إلا البلاغ. خۆشەویستان، و هەروەها باوک و دایک زۆر جار ئەڵێن ئێمە پەروەردە ئەەکەین، بەڵام مناڵەکە وەری ناگرێت، بیئەکەمان سەقەتە، بەڵێ ڕاستە. بەڵام لە هەمووی گرنگتر بۆ باوک و دایک سەلاحیەتی باوک و دایکە. وكان أبوهما صالحا، صلاحيتي باوكو دايك و تشاكي باوكو دايك نەک بۆ حیات و ژیانی خۆی و منداڵەکەی، بەڵکو بۆ دوای منداڵە خۆشی منداڵەکانی تەسیرەی بۆ منداڵەکانی.
خوافن وكان أبوهما صالحا باوكو دایکی ئەو دوو منداڵە ساڵح بوون مادەم ساڵح بوون خوا ماڵەکەی هیوە پاراستن حەزەتی خضر ئەنێرێ و حەزەتی موسا ئەنێرێ ئەو دیوارە داپۆشنەوە بۆ ئەم ماڵ و سەرەتە هی کێ هی ئەو دوو منداڵەیە کە باوکو دایکیان ساڵح بوو باوکو دایک کە ساڵح بن هەتا یەکێک لە عاریفان و خواناسان و ئەهلی تەسەووف ئەفەرمێت شەو نوێژ عیبادەت دەکا ئەفەرمێت کە هەڵ ئەسێ منداڵەکانی بینێ بۆ شێوە ئەڵێ ئەمەی کەوا من خۆم ماندوو ئەەکەم ئێسکانەکانی خۆم شکاندووە خەوم لە چاوی خۆم حرام کردووە بۆ ئێوەیە بۆ ئێوە بۆ ئەوەی کەوا ئێوە نەکبەت و بەدبەخت نەبن ببن بە سەدەقەی جاری بۆم نەبن بە شەڕی جاری بۆم باوکو دایکە خۆی نوێژی نەکرد منداڵەکەی وەلی دەرناچێ باوکو دایک کە درۆی کرد منداڵەکەی ڕاستگۆ دەرناچێ باوکو دایک خیانەتی کرد منداڵەکەی صادق و ئەمین دەرناچێت دەگمەنە شتیوە دەگمەنە بۆیە سەلاحەتی باوکو دایک زۆر تەسیرەیە دوعا بە تایبەت هەتا ئەتوانن دوعا بۆ منداڵەکانتان بکەن دوعای خێر نەک دوعای شەڕ باوکو دایکی وا هەیە سەری زوانی و بنی زوانی دوعای شەڕە لە منداڵەکانی ئەو منداڵە خۆت بەدبەختی کردووە خۆت زۆر خراپە ئەگەر مناڵ لاسارەیەکیان کرد وا بکە کە بەڕاستی تۆ دوعای خێر و هیدایەتی بۆ بکە پێغەمبەر ئاسا بیرکەرەوە سەحابە ئاسا بیرکەرەوە یەکسەر دوعای شەڕی تێ مەکە لە چیرۆکە واقیعانە نەقڵ کراوە ئەڵێ گەنجێک سایقی سیارەیەک ئەبێ ئەڕوا بۆ سەفەرێک لۆری پێیە بارە بڵا لێرە بۆ لەم شار بۆ ئەو شار لە ڕێگا سیارەکەی وەرئەگەڕێ ملی ئەوێ بەژێری سیارەکەی و ملی ئەپەڕێت خەبەر ئەدەنەوە بە کەسوکاری و بە دایکی و واقعیە قیسەکان کە نووسراوە ئەڵێن ئەوە تەلەفۆنەکەیەتی و ڕقەمی تۆی لەسەرە تۆ دایکی ئەوی بەڵێ دایکی ئەوم منداڵەکەت تووشی حادیسە بووە ئەویش یەکسەر ئەڵێ ئەلحەمدوللا کە تووشی حادیسە بووە یا ڕەبی ملی بەپەڕیم بچێت کابرای پۆلیسی هاتوو چێژێڵە دەی دوعاکە گیرا بۆ وەڵام ملی بەپەڕیم چووە شەنێکە تۆ دوعای تێەکەی ملی بەپەڕیم بچێ ملی بەپەڕی نەچێ کەواتە تۆ تووشی ئەم شەڕ و نەکبەتێ کردووە یەکێک منداڵەکانی ناساڵح بوو هەرچیە کرد فێری نوێژ نەبوون نوێژیان نەیەکرد بەڵام ڕەفیق و دراوسەکانی دۆستەکانی مناڵەکانی ڕێگ و پێک نوێژیان نەکرد پرسیاری لێکردن بۆچی مناڵەکانی و ئاوا نوێژەکەن و مناڵەکانی من ئاوا نوێژ ناکەن خەتاکە لە چی ئاوەتی خەتا لە خۆتایە دوعای خێران وەکرد نەک ڕۆژێک دوعا بکەیت و ئیتر سار بیتە لێی ساڵح بەخۆت خوا مناڵەکان وە ساڵحەکات وتی لە خێزانێکم پرسی کە منداڵە بچووەکەشان کە تەمەنی 4 ساڵ و 5 ساڵ و هەڵەسا بەرماڵەکەی داخچن ئەوەستا و سوژدە و ڕکۆ ئێبەریتر لەوە چی نەزانی بێت بەڵام فێر بووە لەم باوکو دایکەوە بە دوعا وتی بات پێت بڵێم من دوعای خێردان بۆ منداڵەکان بکەم تۆش ئەو دوعا بکە خوا هیدایەتی مناڵەکان تەدا تی دوعاکە چییە وتی بڵێ ڕەبی اجعلنی مقیم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء ئەمە دوعای منە دائیمە ئەمە دوعای منە کە ئەڵێم خوایە خۆم و ماڵ و مناڵم بگرە لە ئەهلی نوێژ و سەڵات و نوێژ و چاکە و کاری خێر خوا دوعاکەمان قبوڵ کە ئەمە دوعات بێ بۆ ماڵ و منداڵە خوایان پارێزێ چەند دوعای وا لە قورئان وارد بووە کەواتە خۆشەویستان تۆی مسلمان و تۆی ئیماندار ئەبێ ئاگاوی لەو نوقتە بێ تۆ مەدرسە یەکەمی باوکان و دایکان بۆ منداڵەکانتان دووەم مەدرسە دام و دەستگا حکمی و حیزبیەکانی ئێمە بەڕاستی تربیەت و تعلیم دانراوە تربیەت لە پێش تعلیمۆیە ئینسان ئەبێ پەروەردەی ببێ ئەو سافێری بەڕاستی علم و زانست بێ ئەینا ئەگەر کابرا 1000 شەهادەی بێ 1000 ماڵ و سەر و سامانی بێ 1000 پۆست و پلەی هەبێ بەڵام کە سەقافەتی نەبوو کە تربیەتی نەبوو بە هیچ نابێت گەورەترین سەرمایەی ئینسان ئەوەیە کەوا ئینسان ئەخلاقی بەرزی ببێت شەهامەت و غیرەتی هەبێت پەروەردەیەکی جوانی بێت ئەوە گەورەترین شەهادەیە گەورەترین کاری چاکە و سەرمایە بۆ تۆ ئەزانن چییە منداڵێکی ساڵح پەروەردەی کەی
کە لە دنیا و لە قیامەتدا خۆشبەختەکە، نەک سەرد و سامان و پۆست و پلە. زۆر کەس پۆست و پلە و سەرمایە و ماڵی هەیە، بەڵام مناڵەکانی بوون بە نەکبەت، ژیانیان لێ کردووە بە جەهەنەم و بە دۆزەخ. ماڵ و سامان بەو چی؟ سەرد و سامان و پۆست و پلە بە تۆ چی ماڵ و مناڵەکە ساڵح نین؟ حورمەت و ڕێزیتیان نییە. کەواتە گەورەترین سەرمایەی ئینسان، خۆشبەختی ئینسان، لەزەتی ئینسان، پلەی ئینسان ئەوەیە کەوا ماڵ و مناڵێکی خۆشبەختیە بێت. بۆیە پێغەمبەری خوا فەرمێت هەموو دنیا لەزەت و خۆشیە، باشترین لەزەت و خۆشیە ئەوەیە ئافرەتێکی ساڵحە بێت، چونکە ئافرەت مەدرسەی یەکەمە بۆ منداڵەکانە. بزانە کێ دیاریەکەیت و چۆن ژنێکێنی، چونکە ئەو ئەتوانێ ڕیجال و پیاوی گەورە دروستکە لە کۆمەڵگا، ئافرەتی سەنگین و سەلار دروستکە. خۆشەویستان، پیرەمێردی ئێمە ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمێت بە عیلمی فەلەک دکتۆرا بێنی، ڕەوشتت نەبێ یەک فلس داهێنی. قسەیەکی زۆر جوانە. چەند دکتۆرمانەیە خاوەنی شادەی بەرزە، چەند حاکم، چەند قازی، چەند گەورە و چەند ڕەئیس، بەڵام ڕەوشتی نییە، یەک فلس ناژی لە کۆمەڵگا، ویژدانی نییە، زەمیری نییە، ئەخلاقی نییە، ڕەوشتی نییە. ئەمە چییە؟ شەهادەکە چییە؟ ئەم وەرەقە چییە دانا؟ ئەوە دەردی تۆ نادا، نە لە دنیا لە قیامەتا بەڕاستی دادت نادا. ئەوەی بۆ تۆ ئەمێ سەرمایەیە، ڕەوشت و ئەخلاق و ویژدان و ئیمان و چاکە و ڕەحم و بەزەیە. چەند دکتۆر هەیە بێ ڕەحمانە بەرامبەر بە خەڵق، بێ ویژدان بەرامبەر بە خەڵق، دز، قۆڵبڕ، جادوگەر، خراپ، بێ ویژدان. چەند حاکم هەیە بڕیاری ناقۆڵە ئادا. شەهادەی چی؟ پۆست و پلە بەو چی؟ پەرپرسیارە لە قیامەتە، لە دنیایشە لە ناو خەڵکا لە ناو مێژووی زەوڵدانە تۆمارەکرێت. خۆشەویستان، وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی پەروەردە، پەروەردەتان کووە، ڕۆشنبیریتان کووە، سەقافەتتان کووە، فلیمەکانتان، تیڤەکان و کەناڵەکانتان یەکێک لەو شتانەی کۆمەڵگای شێواندووە فلیمی و کەناڵەکانی ئێوەیە. ئەو هەموو فلیمە تورکیە، ئەو هەموو فلیم چینی و سینی و نازانم ئەمریکی و مەمریکی و ئەمریکەیکەن بە کوردی، ماڵ و مناڵەکەی ئێمەتان هەمووتان فری و داوە، خێزانتان هەڵوەشاندەوە لە بن، خوا هەڵتان وەشێنێتەوە، خوا لە ناوتان بەرێ، بۆ خۆتان و ڕۆشنبیری و سەقافەتتان، بۆ خۆتان و تەربیەت و پەروەردەتان. پەروەردە هەر نەماوە، دەرسێکی پەروەردە هەیە لە ناو قوتابخانەکانە بە ناوی ئەوەی کەوا دەرسی پەروەردەیە. ئەزانن بە شێوشن بە دەرسی بیرکاری و ئینگلیزی. بابە من عیلم و زانستم بۆ چییە؟ ڕاضیات و بیرکاری و ئینگلیزیم بۆ چییە کە من ئەخلاقم نەبێ، ڕەوشتم نەبێ، کە من مناڵەکەم ڕێز لە باوکو دایکی نەگرێ، ڕێز لە خۆتی مامۆسا نەگرێ، شەڕە چەقە و لەگەڵا بکە، شەڕە جوێن و شەڕە فەیسبوک و لەگەڵا بکە. ئەمە پەروەردەکەتە. ئێوەش لە هەموو عالەم سەقەترن مامۆسایان، ناڵم هەمووی. پەروەردە نییە. دەرسی پەروەردە بە فەراغێکی بەتاڵ پڕەکرێتەوە. التەربیەت والتەعلیم، پەروەردە لە پێش تەعلیمەوەیە. ئەبێ بە خۆتان نابچنەوە. یعنی تۆ یادی مناڵانی چیەکەی؟ جەژنی مناڵانی چیەکەی؟ من مناڵەکەم بەڕاستی مرد لە برسا، مناڵەکەم ئەخلاقی نەما، مناڵەکەم ڕەوشتی نەما، گەنجم وێران بوو، گەنج پەنا بۆ تلیاکە بە، پەنا بۆ جگەرە بە، پەنا بۆ عارەقە بە، پەنا بۆ بەدڕەوشتێ بە. ئیتر من گەنج چۆن پەروەردەکەم؟ چۆن وەفایتیا دروستکەم بۆ باوکو و دایک و خێزان و نیشتیمان وڵات؟ یادی مناڵان و جەژنی مناڵان و یەکی شەش و درۆ دەلەسەی چی خۆشەویستان، ئەمانە و درۆ دەسێ یەکێ لەو شتانەی مزگەوتە. وأن المساجد لله کە شوێنی پەروەردەیە. کوا مناڵەکانمان لە مزگەوتە؟ کوا مناڵەکانمانەتە مزگەوت؟ کوا یەشتیانە مناڵ بێتە مزگەوت؟ کوا دەرزی مزگەوت؟ هەمویان مەنا کردووە. یەکێک لە زانایان ئەفەرمێت ئەگەر دەنگ و گریان و پێکەنینی منداڵەکان لە ناو مزگەوتەکانە وەک بولبولی باخەکان نەبوو، دڵنیابن ئەوە ئیتر بترسن ئێوە نەوەکانتان، منداڵەکانتان نەدەم پاکن، نەدەست پاکن، نەداوێن پاکن، نە بە ئیمان نە بە ئەخلاقن. وەک نەوەی ئەمڕۆ کوا گەنجانی مزگەوت، کوا منداڵی مزگەوت. ئەو منداڵی هێدە مزگەوتە پیرەکان جاری وایە ئەوەنە ئیسعاجن پێیان دەریانەکەن، تۆ ڕابن لێیان کۆرە بەدبەختی نەکبەت، تۆ ئەڕۆی ئەمری تەواوبی بەواز لەو منداڵە ناڵینەوەی دوا ڕۆژە. وەڵڵی چەند مناڵ هاتە ئەم مزگەوتە کە فێری بانگدان و فێریمانە بووە، پیر دەری کردووە لە مزگەوتە. ئەزانیەوە شەڕێکی جاریە بە خۆت.
ئەبێت دەستی بگری پارەی بێتێ ماچی کەی کورە ڕۆڵە دانیشە کورە با بگری با پێش بکەنێ کاکە ئەمە کارەساتە کارەسات لە هەموو لاغۆ لێمان شێواوە مزگەوت کە مەدرسەیەکە بۆ تەربیەتی منداڵ ئەوە بەڕاستی ڕێکخراوەکان دەسەڵات و دامەزگا حکومەکان ناڵێت تۆ دەورەی مناڵانی بکەیتەوە کە مناڵەکەی تۆ فێری ئەدەب ئەخلاق نوێژ ڕەوشت احترام ببێت لە مامۆسا لە کۆمەلگا لە ڕئیس لە گەورە لە بچووک لە هەموو شتێک دەی مزگەوت نەما مزگەوت بەڕاستی ئەمڕۆ بەس بۆ ئەوەیەکەوە دیکۆر بڕازێنرێتەوە نوێژێکی سارد و سادە و ساکاری تیا بکرێت ئیتر وابزان هەر ئەمەیە بڕۆی دەچوشدەوە بێیتەوە بەرز بیتەوە بەخوا ئەمە هەرەمە ئیمان و دین نییە هەر ئەمە ئیمان و دین نییە کە غیرەتی لەگەڵا نەبوو کە ڕەعمی لەگەڵا نەبوو کە ڕەوشتی لەگەڵا نەبوو بەتەمای بەهەشت نەبی بەهەشت وە ئاسان نییە بەهەشت وە بەڕاستی بە سادە بە دوور کات نوێژ و بە سوزدەیە دەستی ناکەوێ بە ڕۆژێ دەستی ناکەوێ حفت الجنة بالمكاره بەهەشت شواردەوەی بە دڕکوداڵ گیراوە ماندووبوون و ئەزیەت کێشان و ناڕەحەتی و شەو نوخنی ئەوێ خۆشەویستان جاکەواتە یەکی شەش ناوێ کە منداڵەکان بە سەدان منداڵ لە مافی خوێندن بووە بۆ لە فەقیری وەژاری باوکو دایکی کاریان پێکەن کاسمیان پێکەن حکوومەتی هەرێم درۆ دەلەسە مەکە بۆ من باسی جەژنی مناڵان مەکە مناڵەکان زۆرێکیان واسێن لە خوێندنی ناوە سەدان منداڵ مافی خوێندنیان نییە سەدان منداڵ کار و کاسپیەکەن و کار و کاسپیان پێەکرێت جەژنی چی و درۆ دەلەسەی چی سەدان منداڵ بەڕاستی بێجێگا و بێماوا و بێماڵن خۆیان و ماڵ و باوکو دایکیان جەژنی بۆ مەکە یەک ڕۆژ وەرە ویژدانە بێ خانوویەکی بۆ بکە وەرە ویژدانەوە بخەرە سەر خوێندن درۆ دەلەسە مەکەن سەدان منداڵ ڕۆژانە قەت و ئامەکرێت و تیرۆ دەکرێت مافی منداڵ لەکوێیە ڕێکخراوی منداڵان لەکوێیە مافی مرۆڤ لەکوێیە لەکوێی زیاتر لە وڵاتی مسلمانانە دەیترن درۆ دەلەسە مەکەن یەکی شەشی چی و درۆ دەلەسەی چی و مافی مناڵی چی مناڵ ئەوەندە مافی نییە کۆمەڵێک منداڵی دەوڵەمەند و بەرپرس و سەرمایەدارەکان ئەو هەموو ڕۆژە جەژنانە ئیتر باقی منداڵانی جیهان بەڕاستی لە ناو ناڕەحەتی و لە ناو گریان و لە برسێتی و بێخوێندن و جەهلاژین خۆشەویستان بەڵام ئێمەی موسڵمان و ئیماندار پێویستە وەک باوکو و دایک کە مەدرسەی یەکەمین بۆ خۆمان و قیامەتی خۆمان ئاگامان لە ماڵ و منداڵەکەمان بێ چاوەڕێی دەسەڵاتەکان نەبین دەسەڵاتی جیهان و مافی منداڵان و حکومەتی هەرێم و ڕۆژارەی ڕۆشنبیری و تەربیە و درۆ دەلەسە خۆت سەنگین بە سابیر بە خۆگر بە بەهێز بە لە پەروەردەی منداڵەکەتە ئاگاو لە پچ و کوڕ بێ ئاگاو لە جلوبەرگی بێ ئاگاو لە جلوبەرگیان بێ ئاگاو لە هەڵسوکەوتان مەسئولن والله مەسئولن لە دنیا و لە قیامەتە بۆ خۆشبەختی و بەدبەختی مناڵەکانتان خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا لە هەموو لایەکمان خۆش بێ خوا عاقبەتمان بەخێر بێڕی یا ربی خوا لەو ناو تاوانەکانمان خۆش بی یا ربی خوا لێت ئەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت عاقبەتی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان بەخێر بێڕی و خوا لێت ئەپارڕێنەوە لەو هەموو فیتنە و نەکبەتێکەوە ڕووی لە وڵاتمان کردووە ڕووی لە نیشتیمانمان کردو خوایمان پارێزی خوای لامان دەی خوای لە فیتنە و لە فەساد و لە تاوان لە مەعسیەت لە قەتڵ و قیتال لە زوڵم و لە ستەم پارێزراومان کەی خوای لە زاڵم و ستەمکار دوورمان خەیتەوە ئەوەی زوڵممان لێکە ئەوەی دژ بە دین و ئیمان و ئەخلاقمانە ئەوەی ماڵ و مناڵمان بەرەو بەد ئەخلاقیەوە بەرەو خراپە بە بەرەو کاری سەقەتە بە خوایە ئەگەر شیاوی دادەی داتی دەی ئەگەر شیاوی داد نەخوایە تەفروت و نایکەی لە کۆڵی مسلمانانی کەیتەوە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی یا ربی خوای گیان کار بەدەست وڵاتمان بۆ ئیسلاحکەی ئەگەر قابلی ئیسلاحن ئەگەر قابل نین نانمان ئەبرن قوتمان ئەبرن پەروەردەمان بەرەو خراپە ئەبەن وڵاتمان وێرانەکەن یا ربی خوایە یا ربی خوایە دەستمان بۆ لای تۆ بەرزکرێتەوە خوایە بە تەمای تۆین زاڵم زۆر زوڵممان لێکە بەڕاستی گەشت و بە قیممە جان پڕ بوو لە ئێرجە پەروەردگارا خۆت ئاگاداری ئەمانە چەند زاڵم و ستەمکارن چۆنن بەرامبەر بەم میلەتە نە دڵسۆزی دینمانن نە دڵسۆزی ئەخلاقمانن نە دڵسۆزی ئابووری و اقتصادی وڵاتن خوایە تەفروت و نایەنکەی خوایە تەفروت و نایەنکەی خوای ڕسوایان ببینین نەمرین تایان بینین ڕسوا بن یا ربی خوایە نانواویان لێ حەرامکەی ژیانیان لێ تاڵکەی و ئەم پەروەردەی مسلمانانیان ئیمانداران و خاکی کوردەواریان پەروەردەیان سەقەت کردووە نانی خەڵکیان بڕیوە ژیانی خەڵکیان تاڵ کردووە خوایە ژیانیان لێ تاڵکەی
يا ربي خوای بە ئیمان ژێنە بە ئیمان بنە بە ئیمان و زیندومان کردەوە عاقبەت خێرمان کە یا ربی خوای گیان لە ڕۆژی قیامەتە لە ژێر بەیداخ و پەرچەمی عەلەمی لا إله إلا الله ومحمد رسول الله عشرمان کەی پێغەمبەر بانگمان بکا و دەرمان نەکا یا ربی خوای گیان بە دەستی مبارەکە و پێغەمبەرە نازداراوی کەوسەر خۆینەوە یا ربی خوای لە دەپارڕینەوە ماڵ و منداڵەکانمان ئیمان و ئیسلامیان بەرێ ساڵحیان کە خۆمان و ماڵ و منداڵمان لە ئەهلی نوێژ و ئەهلی ڕۆژ و ئەهلی تەقوا و ئەهلی ڕەوشتی بەرز ئەژمار کە پەروەردگارە هەمیشە و دائیم ئیمان و دین لە دڵمانە بچەسپێنە بەو ئیمان و دینەوە بژین و ببرین و زیندوو بینەوە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين الحمد